الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، باسی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و گەشبینی ئەکەین کە بێ ئینسانی ئیماندار گەشبین بێت. دوو نمونەتان بۆ باسەکەم. یەکەم، کاتێک کە هەموو مشرکینی عەرەب کۆ ئەبنەوە لە دەوری مەدینە و غەزای خەندەق ڕوئەدات، بەردێک لە ناو خەندەقەکە دروستە بێ کە ڕێگرە چاڵیکەن زیاتر. پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگەکەن، ئەڵێن ئەم بەردە لا ناچێت. ئەویش خۆی دائەبەزێ و بە قوڵنگەکە سێ جار لێدا، هەر جارێ بڵاچەیەکەدا. لە بڵاچەی یەکەما کاتێکەدا لە بەردەکە ئەڵێ مژدەتان لێبێ کلیلەکانی شاممان پێدراوە، یعنی شام ڕزگارەکەین لە دەست ڕووم. لە جاری دووەما فەرمێ مژدەتان لێبێت کلیلی وڵاتی فارسمان پێبەخشراوە، یعنی خوای گەورە سەریان نەخا بەسەر وڵاتی فارس و کیسرا و دەوڵەتی فارسە. ئەو دەوڵەتە گەورانە ئەو کاتە هەروانە بوون. و لە جاری سێهەما فەرمێت کاتێکە قوڵنگەکەدا لە بەردەکە بڵاچەدا فەرمێ مژدەتان لێبێ کلیلی وڵاتی یەمەنمان پێشکەش کراوە. ئەمە چیمان پێڵێت؟ و ڕووداوێکی تر کە ئەچنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەڵێن دوعامان بۆ بکە کاتێکە لە مەکە بوونە، ئەو ڕووداوەکە لە مەدینە بووە، ئەڵێن دوعامان بۆ بکە لەم زوڵم مستەمر ڕزگارمان بێت. ئەویشە فەرمێ ئێوە پەلا ئەکەن، ڕۆژێک دێ خەڵک لە سەنعاوە بۆ حەزڕەمەوە، دوو شاری یەمەنە، ئەو بەینە چۆڵەوانی و جێی ترس و ناڕەحەتی بووە. ڕۆژێک دێ لە سەنعاوە چن بۆ حەزڕەمەوە، ترس لە خوا و لە گورگ نەبێت، لە هیچ شتێکی تر ناترسن. ئەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدە ئەدا بە سەحابە. پێغەمبەران هاتوون مژدەمان پێ بدەن، پێمان بڵێن خوایەکەیە ئەم گەردوونە ئەباتە ڕێوە، هەرچی خێر و شەڕ و دەسەڵاتە بلای ئەوە، و ئەو زۆر بە ڕەحم و بە سۆزە. یعنی تۆ مامەڵە لەگەڵ خوایەکی وا عەزیما بکەی، ئیتر شکست و نائومێدی لەکوێیە؟ ئەگەر ڕاست بکەی هەر لەحەزە داوا بکەی، شتەکانت بۆ گۆڕێت. وخواي پروردگار لقرآن فرميه لسر زمان إبراهيم ومن يقنط من رحمة الله إلا الضالون، كي نا أميد بين الرحمة إخوة إلا كسي قمران بين. وهروها لا شويني كتير لقرآن فرميه إنه لا يأس من روح الله إلا القوم الكافرون. لسر زمان يعقوب هيج كسي كني نا أميد بين الرحمة إخوة وشاوريك كخوات دروي ليب كاتو إلا كسي كافر نبيت. بەڕاستی ئەمڕۆ مرۆڤایەتی و ئێمە پێویستمان بە ئومێد و ئاواتە. ئومێد و ئاواتەکان زۆر مهمن. کاتێک کە ئینسان ئومێد و ئاواتی نەمێنێ، وەکو کەسێکی مردووی لێتێت. بە تایبەتی گەنجان پێویستیان بە ئومێد و ئاواتە. کەسێ ئومێد و ئاواتی نەبێت، پەکێکەوێت لە شوێن خۆی ناتوانێت هیچ ئیشێ بکات. پێغەمبەران هاتوون ئومێد و ئاواتمان بدەنێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە بە بێکەسی خۆی و ئەبوو بەکر لە ناو ئەشکەوتەکان مشرکین تێن سەیریانەکەن، نزیک بوونەتەوە لێیان، ئەبوو بەکر ئەڵێ ئەگەر سەیری قاچی خۆیان بکەن ئێمە ئەبینن. ئەویشە فەرمێ لا تحزن إن الله معنا. چەند خۆشە ئینسانی ئیماندار هەمیشە لە کاتی نائومێدی و ناڕەحەتیەکانە بیر لەوە بکاتەوە، إن الله معنا، خوا لەگەڵمانایە. بەسەیتر و ئەفەرمێ گومانت چییە ئەبوو بەکر؟ دوو کەس سێهەمیان خوا بێت، یعنی خوا بەو عەزەمەتیە لەگەڵ ئێمایە. ئەمانە هەمووی ئومێد و ئاواتمان پێبەخشێت. ئومێد و ئاوات بەڕاستی زۆر گرنگە. وەختێ ئینسان ئومێد و ئاواتی بێ دایمە دڵی خۆشە، تاقە و وزەکانی ئیشەکات، ناڕوخێت، تووشی کە ئاوە و دڵتەنگی نابێت. ئینسانی ئیماندارە بێ وابێت، چونکو مامەڵەت لەگەڵ خوایەکی عەزیمایە. و کاتێک ئومێد و ئاواتت هەبێت، بەڕاستی شکست ناخۆیت، ناڕوخێیت، زوو هەڵەسێیتەوە. و ئومێد و ئاوات بوون منهجی پێغەمبەری ئیسلام و منهجی گشت پێغەمبەرانە. بۆیە ئەبێ ئومێد و ئاواتەکانمان هەرگیز لەبیر نەکەین، وەختێ شکست دەخۆین هەڵسینەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئوحدا وەختێ شکست دەخۆن، دوای ئەوە ئەم جەیشە، دوای ئەوەی خۆیان جەم و جۆرەکەن، جارێکی تر ئەکەونە سەر جەیشی مشرکین و بەو حاڵەتەوە کەونە سەریان، ئەوانیش لە ترسا ڕائەکەن. سیر کە ئەمە شکستی خۆیان ئەکاتە سەرکەوتن و سەرکەوتنی ئەوان ئەکاتە شکست. بۆیە ئێمە بەڕاستی ئەبێ هەمیشە لە ئومێد و ئاواتە بژین. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەختی ئەچێتە لای خەڵکێک نەخۆشن، ئەڵێ ئینشاء الله باشە بیتەوە، پاکە بیتەوە لە گوناه. و لە قورئانە فەرمێ
إن مع العسر يسرا فإن مع العسر يسرا وبيغمر عليه الصلاة والسلام فرمي هميشه توشي ناڕەحەتیەک بیت بزانە خوای پەروەردگار دوو ئومێدت پێدا دوو شتی دڵخۆشت پێدا گرنگە ئەمانە بەڕاستی هەمیشە و پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ هەمیشە مژدە بەخش بن و ئەفەرمێ مژدە و ئومێدم پێ خۆشە و ڕقمە لە نائومێدی و لە شتێک کە ئینسان نائومێد بکات وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين